گۆڕیانێژام کاتتان باش. نووسین، شیعر، ماتماتیک و ئەندازیاری. نووسین بە زمانی کوردی تا ئەمڕۆ کرچ و کاڵە، وەک ئینگلیزی تۆکمەن نییە. ڕۆژانە دەست بە خوێندنەوەی چەندان دەق دەکەم، هەرچەنگ دەکەم بۆم تەواو ناکرێن، کە ڕەلاوژێن، ڕێساتەیاندا حکوم ناکات، درێژدا دڕن، پای هزریان ڕۆشن نییە و بە کورتی دڵگیر نین. نووسین هونەرە، هەر لەبەر ئەوەی ئێمە دەپەیوین ناتوانین بنووسین. هونەرمەند کە قەڵەمی لەدەستگرت دەزانێت بە چ ڕێسایی بە نەپکێشێ. نووسەریش دەبێ هاوتای هونەرمەند لە بنەمای نووسین بە ئاگا بێ. بۆ ئەوەی ببین بە نووسەر پێویستە شارەزای شیعر، ماتماتیک و ئەندازیاری بین. ناڵێم نووسەر ببێ بە شاعیر، ماتماتیک زان و ئەندازیار، بەڵام دەڵێم پێویستە بنەمای ئەم سێ هونەرە یان زانستە بزانێ. گرفتی سەردەمە، لە بوارێکدا قاڵ دەبین، لە یادی دەکەین بواری دیکەی ژیانیش هاوکارمان دەبن لە شارەزابوونی تایبەتمەندی خۆمان. شیعر و ماتماتیک بە دوو زمانی تایبەت دەنووسرێن، هەمیشە جێی سەرسوڕمانن. ئەندازیاری ڕۆڵی کاریگەرە لە بیناکردنی هەردووچیاندا. لەکوێوە هاتوون تێگەیشتنی سەختە. چۆن ئێمە دەزانین هاوکێشەیەکی ماتماتیک بخەین بە مەچینەی بەرهەمهێنی زانین جێی تێڕامانە. کۆمەڵێک هێما هەر ژمارەیەک یان پێوانەیەکی تێبەهاوین ئەنجامێکی دروستمان دەداتێ بۆ بیناکردنی هەرچیەک لە ژیاندایە لە کەشتی ئاسمانەوە بۆ بەنداوی ئاو. ئەمە تەلیسمە. واز لەوەش بێنە ئێمە سێ گۆشە یان چوار گۆشەمان لەکوێوە هێناوە؟ ئایا بەم چەمکانەوە لەدایک بووین یان لە ژیاندا فێر دەبین؟ هێشتا پرسێکی فەلسەفیە و زانست تازەکی خۆی لە قەرەی دەدات. بۆچی شیعر، ماتماتیک و ئەندازیاری گرنگن بۆ نووسین؟ زمان لە شیعردا زۆر تۆکمەیە و هەموو شەو دەنگێک سیستم ئامێزانە لە کۆشکی چیرۆکێکی تایبەتدا بیناکراوە، تەلارسازیە. و شەو دەنگ زمانی ڕۆژانەن. هەڵبەت شیعر تەنیا پاترنی زمان بەکاردێنێ و کۆکردنەوەی مانابەخشی ڕۆژانەیان یان ڕێزمان فەرامۆش دەکات، کەچی هێشتا شیعر مانابەخشە و ئێمە تێی دەگەین. زۆریان دەبن بە هاوڕێی تەمەن. مانای لای ئێمە هەرگیز وەک ئەوە نییە شاعیر مەبەستی بووە، دەیگۆڕین، وەک ئەوەی بووکەڵەیەک بدەیت بە منداڵێک. ئەو وازیەی پێی دەکات ئەوەیە کە عەقڵی خۆی دەیبڕێ، بایەخی نییە بە نیەتی داهێنەر. ئەم شێعرە کورتە لە 20 وشە کەمترە و مانابەخشە و تەنیا پاترنی زمانی بەکارهێناوە. نازدارم ئەم سەرڕەت چییە؟ ساڵی جارێک تۆ دەبینم، کەچی ساتێک لە ڕۆژ نییە، تۆ نەبیتە گڕوتینم. شکسپیر لە دەقی خۆیدا بە 14 وشە چیرۆکی عیشق دەجێڕێتەوە. من بەم جۆرەم بە کوردی وەرچەرخاندووە کە تۆم دی عاشقت بووم و تۆش زەردەخەنەت کەوتە سەر لێ و چونکە پێت دەزانی. گەر هەندێک بنەمای شیعر لە نووسیندا بەکار بێ، ئەمیش وەک ئەو تۆکمە و دڵگیر دەبێ، بێزارمان ناکات. هەڵبەت نووسینی شیرین، ئەندازیاری باڵای تێدا بەکاردێ. ماتماتیک زمانێکی دیکەیە. ئەم لە شیعر تۆکمەتر و گەردوونی ترە. لە هەر جێیەک بێت قانونی ماتماتیک گزارشتە لە ژیان هەمان فۆرمی هەیە. بۆ نمونە لە فیزیای کوانتەمدا وزە ڕاستە و خۆ لەگەڵ لەرەی تەندا دەگۆڕێ، جا ئەو تەنە ئۆتۆمبیلێک، ئەلکترۆنێک یان فۆتۆنێک بووە. تەنیا لە ماتماتیکدا هێما ڕێز و کاریگەری تایبەتی خۆی هەیە، زمانی گەردوونە. ئایا نووسین وەک ماتماتیک دەکرێت ببێ بە زمانی گەردوون؟ ئەندازیاری بە تایبەت تەلارسازی بۆ شیعر و نووسین گرنگە. لەم شیعرە کورتەی خوارەوەدا ئاخاوەش سەرەتا بە دیوانیدا دەگەڕێ، پەڕەپەڕەی دەکات، دواتر لەم پەڕانەدا بۆ وشە دەگەڕێ، ئەمجار بۆ وشەی ناسک و بەتام، کە جیای کردنەوە جارێکی دیکە ڕیزیان دەکاتەوە. هەم چیرۆکە هەم بیناسازی. لە گەورەوە بۆ بچووک دەست پێ دەکات، لە دیوانەوە بۆ پەڕە، بۆ وشە و بۆ وشەی ناسک و بەتام. ئەمڕۆ گرژ و تووڕە
شێعرەکانم گوڵبژێر کرد جوانەکانم پەڕە پەڕە لە دیوانمدا دەرهێنا بەمانیشا تێرتەرگەڕام بۆ وشەی ناسک و بەتام جیامکردنەوە هەرچوونێکم ڕیز دەکردن وشەی بەنرخ وەک مرواری وێنەیەکی تۆی دەڕوانی ڕەنگە جیاوازی لە نێوان تەلارسازی شیعر و کۆشردا ئەوە بێ یەکەمیان ئەندێشە سازە و دووەمیان ڕاستی بەڵام هەردووکیان دادەڕمێن گەر ئەندازیار پێڕەوی بنەمای فەرمی هزر نەکات نووسینیش دەکرێت تەلارسازی نایابی تێدا بێ تا خوێنەر چیرۆکی لە ئەندێشەیدا بینا بکاتەوە زانینی کەڵەکە بوومان هاوکارمان دەبێ لە هەموو بوارێکی ژیاندا پێویستە بە دیدێکی گردوونیەوە لە ژیان بڕوانین گەر بمانەوێ نووسینمان بە هەند وەربگیرێ دەبێ شارەزای زانینی مرۆڤایەتی بین بە تایبەت شیعر ماتماتیک و ئەندازیاری من سوپاسیەوە دەکەم لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح